خوای گەورە و میهرەبان زۆر زۆر خۆشحاڵم کە بێک دەگەینەوە لەسەر بابەتێکی گرنگ ڕۆڵی یان فەلسەفەی سەرکردە لە مێژوودا کە دەڵێن فەلسەفەی سەرکردە حتمما بە فراوانی دەچین ناو بابەتەی بەڵام لە سەرەتادا ئەگەر کەم کوڕیەک هەیە لە دەنگ لە ڕنگ یان هەر پێشنیارێکی خێرایی هەیە کە ئێستا لە کۆمنت بینوسن زۆر باشە بزانین دەنگمان چۆنە ڕنگ یان هەر کێشەیەک هەیە ئەگەر نا دەست بە گفتوگۆیەکە دەکەیت چاوەڕێی کۆمنتێکم کە بە باشە بە ئەرێنی بە نەرێنی شتێکی بڕێ و دەست پێ بکەین ئینشاءالله تا ئێستا کۆمنت نهاتیە خۆی بابەتی فەلسەفەی سەرکردە تایبەتە بە مرۆڤ ڕاستە لە ناو حەیوانات لە ناو ڕەوە تەیر یەک هەیە لە پێشیان دەڕوا سەرکردەیە بەڵام عادەتەن لەوێ لەسەر ئەساسی تەمەنە یان لەسەر ئەساسی بەهێزی ماسوولکەیە کەمتر وایە لەسەر ئەساسی عەقڵ و تەجروبەری تەنانەت لە گەردوونیش ئەگەر سەرکردایەتیشی نەبی جۆرێک لە مەرکەزیەت هەیە بۆ نمونە هەر نۆ هەسارەکە سەر بە مەرکەزیەتی ڕۆژن یان لە ناو زەڕە کوارک و ئەلکترۆن و پرۆتۆن و نیوترۆن و ئەوانە سەر بە ناوکن ئینی بابرین لە چوارچێوەی یاسای سروشتیش جۆرێک لە مەرکەزیەت هەیە بەڵام لە هەمووی هەر بە ئەو دەرفەتەی بقۆزینەوە بۆ ئەوی باسی بکەین لە هەمووی تاکە سەرکردە نییە دوو هاوسەر و دوو سێ چاریان ئەوان نییە جاروێ وا بووە لە تاریخی کۆمەڵایەتی دوسێ سەرۆک پێکەوە بووینە حتمما حالەتێکی ناجێگیری دروست بووە یان نیزامی هاوسەرۆکی یان لە کوردواری گوتیان دوو سەرکە برانلەیەک منجەرجێ نابدەوە تاوە ئەو شتانە ڕاستە ئەگەر لە کوردستانیش هەر تەجروبەتی وهابی حەق وایە یعنی ئەوەی کە کەمتری دەنگینەیە لە بۆ ئەوی تر بەچی بێری ینی ئەخلاقیەن وا باشە پێش ئەوەی بتە کێشە و هەر کێشێک چاوەڕێ بکە ئەوە هەر وەکو بێ سەرەتایەک بەڵام کە باسی سەرکردە دەکەین دوو مستەلەح هەیە زۆر گرنگە دێتە پێشمان یەکیان پێشڕەوایەتی یەکیان تەتەور ئەمە لەبەرچی باسی کۆمەڵگە دەکەین دەین تەنها کۆمەڵگە پێویستی بە سەرکردە و منەسیر و نەخشە و پلان و ڕوئیا هەیە باقیەکەی تر حیاتێکی دائیریە ینی لە سروشدا حرەکە هەیە گۆڕانیش هەیە بەڵام گەشە سەندن نییە یعنی ئەگە هەزار جار ئاو لە دەورەکەی خۆیدا لە هەڵمی ببتە سەهۆڵ و ببتە شلە و ینی ئەو تەنها لە دائیرەکە ڕۆژێک لە ڕۆژان ئەو ئاوە نابتە زیبق ینی نەزەریەی تەتەور وەکبری کە داینا یان ویستیان بیکەنە شامیل نییە تەنها پەیوەندیدارە بە کۆمەڵگە لە کۆمەڵگەشدا هۆکاری ئەساسی عەقڵە کە باسی دەکەین کە میحوەری باسەکەمان خۆی سەرکردایەتی کە دەڵێن سەرکردایەتی لەگە سەرکردایەتی عەقلانیمانە وەلا لە سروشدا کەمتر زۆر باشەوە کاک ئارش دەرێ هەموو شتێکتەوە مامۆستا زۆر باشە ینی کاتە گوێتان لە دەنگمانە بەڕێک و پێچی ئەگەر تێبینیەکی وهات ئەوە ئێستا ئەوش چا دەکەم تەماشا سروشت باسمان کرد ینی ئەوە دەبی سابیت بی ئەگە پرسیاریشتان هەبوو لەسەر ئەوەی سروشت دەگۆڕێ جوولەی هەیە بەڵام جوولەکەی بازنەییە ینی با بڵێن دار و درەخت دەبتە دەنکێک لە دەنکەی دەبتە شتڵێک لە شتێک دەبتە دارچی بچکە دوایە گەورە دوای جارشکە دنکەکەی دێتەوە ینی دائیریە ینی ئەو دائیری با بڵێن دنچی دارخورمای ملیۆن جار کە لەو دائیری دەسوڕێتەوە
بۆی نییە ببتە دار هەنار باڵێن ئەو هاانە ئەنی ئەوە ئەم ئاگداری نەزەری تەتەورم بەوردی یانیەک نییە لە بۆم شەرحکە بێ ئەوە داروین وا دەرێ و هیکسلی وا دەرێ و سپین سەر 28 جلدی هەیە لەسەر تەتەور ئەوانە دەزانم هەمی دەزانم بەڵام زانستی ئێستا و فکری ئێستا و فەلسفەی ئێستا ئەوای ڕوون کردەوە دەشکرێ ڕێی تریش هەبی بەڵام ئەوەی لە سروشدا هەیە پێی ناگوترێت تەتەور ئەوەیە ئەو لە حەزە و لە حزەی داهاتوی جیای لێک ینی با بڵێن ئێستا کۆمەڵگەکە دەرین تەتەور دەکە ئێستا و ینی دوێنێمان فەرقی هەیە لە ئاستی جیهانیش ئاستی شخصیش ئەوە گەشە سندنە ڕاستە گەشە سندنی تەکنۆلۆژیایە بەڵام ینی تێکرا گەشە سندن بابەتەش کەش هەیە کە ئەویش پێشوە بینە سەر پێشڕێتی تەسخیر یان وەکبری ئەو جیهانە پان و بەرین و گەورەیە لە پێناوی مرۆڤ و کۆمەڵگەکە ئەنی ئەو لە مەسرحەکەیە ئەنی ئەگەر بەوردی تەمەشاکەین ڕاستە زۆر مناقشاتی گەورەکە بە تایبەتی فیزیایی کوانتام یان کیمیای نوێ یان بایۆلۆجیا حتا ڕاضیات فیزیا یان زانستی گەردون ناسی دوورترین ئەستێرە پەیوەندی بە سەرزەوی هەیە ئەنی واتە ئەو متەتەڵەباتی ئەو زەویەی ئێمە ئەو دێزاینەی گەردونەی هێنایتە ئاراوە بە وردی ئەو مۆزوع زۆر یان دەتوانین بە معادلەشکە دەتوانین برێن عەرش لە پێناوی کورسی دروست بووە کورسی لە پێناوی حەفت گەردون و حەفت ئاسمانەکە دروست بووە حەفت ئاسمانەکە لە پێناوی ئەو ئاسمانەی مە دروست بووە ئەو ئاسمانەی مە لە پێناوی زەوی دروست بووە زەوی لە پێناوی ژیان دروست بووە ژیانش لە پێناوی ئینسان ئەو زنجیرەیەکی دقیق و وردە کەواتە ئەگەر زەڕێک یان ئەستێرەیەک یان تقوب سەودایەک یان هەر لەوان خۆیان لە بۆمان شێت و هار بکەن و لە قانون لە یاسای سروشتی دەربچن و یاخی بن ژیان نامینی لەسەر زەوی هەزاران ئەگەر هەیە ئەگەر وانە بواە ئەگەر ڕۆژ لەو شێوی نەبواە ئەگەر ئەنی چێ کۆنتترۆلی ئەوەی کردیەکە لا دقیق 4 تەن هایدرۆجین بتە هیلیۆم یان ئەو ئیندیمازنەوەوی کە لەوێ ڕوودەدا لە بەجارێکی بتەقی وایە ئەخر هەر ژیان نەدەمان هەم کۆنتترۆل کرایە ستیڤن هۆکینگ کە زۆر جار باسیشی دەکرێت شتێکی عەجایب گوتی ئەوانەی ئەستێرەکانی دانایە فیزیازانێکی زۆر گەورە بووە هەمان شت کیمیاگەری گەورە لە فازیش خۆی گوت وڵایە ئەوەی دووری ئەستێرەکان ئەو تەفاعولە کیمیایی لەناو ئەستێرەکان هەیە ئەوەی دانایە گەورەترین عالمی کیمیایی بووە لەوەی ینی مەبەستم ئەوەیە تەسخیرێک زۆرە سازانێک هەیە لە گەردون لە بۆ زەوی ئێمە دەزانین لەوەی هەست بەوە ناکەین هەتا لە دەرەوەی گەردون ڕا ئەوە فەرەزیە بەڵام بەناو گەردوندا جەولەیەک بکەی بێ بەناو ئاسمانەکان بەناو ئەو هەموو جەهەنەمە و ئیندیمازنەوەوی و ئینشیتارنەوەوی و تقوب سەوداییدا بێ کە دەگەی سەر زەوی نزیک زەوی ڕاست تووشی شۆک دەری ئەوە لەناو ئەو هەموو تەقینەوەی ئاسمان و زەوی لێک دوورکەوتنەوە و ئەو چیە ئەو باشتە لەسەر لەنا ئەو گەردونەی دروست بووە دەبینی هەمووی ڕێک و پێک ئاو بە مقدارێک دانرایە ئۆکسجین بە مقدارێک هایدرۆجین غیلافی جەوی هەمووی لە پێناوی ئینسان دروستکرایە زۆر تەعجب دێ بەڵام تو هەر لەسەر زەوی کە چاو هەردێنی وڵاتی خۆت دیکە دەبینی بارانە بەفرە بایە ڕۆژە مانگە دار و درەختە هەمووی لە پێناوی تو سازایە هەست بە گرنگی و وڵایی گرنگەکەی ناکەی هەتان جەولەیەکی وا گەردونی نەکەی مەبەستم ئەوە هەموو لە پێناوی مرۆڤە مرۆڤیش چی لە بۆتاندرایە ئەسلی پەیامی مرۆڤ کە هاتە سەرزەوی تعمیری لە بۆتاندرا ینی پەیامی ئینسان هاتنە سەرزەوی تعمیر مستەڵەحێکی دینیە مستەڵەح ئەکادیمیەکەی بەرامبەری
پێ دەگوترێت بەرپای شارستانی هەزارە کاتە مرۆڤ دەبی شارستانی بەرپاک شارستانی بەرپا دەکا ینی گەشەست ئەو مانای ئەساسی گەشەسەندنەکەمان لێرە دیتەوە لە پێناوی بەرپاکردنی شارستانی دەبی نیزامی سیاسی هەبی دەبی نیزامی ئیجتیماعی هەبی دەبی سیستەمی ئابووری هەبی دەبی سیستەمی قانونی هەبی ئەوانە هەمووی بە دەوڵەت دەکرێت بە ئەحزاب دەکرێت بە عەقڵ دەکرێت لێرەدا دێ ینی پێویستی لێرەدا بە پێشڕاوایەتی دەبێت ئەی چێ پێشڕاوایەتی بکە چێ هەیە دەڕ بە تارێکی بدا لەوەی کە هەیە ڕازی نەبی بەو وجودەی ئێستای کە هەیە حەز بکە زیاتر گەشە بکە زیاتر گەشە سەن ئەوە لێردا فەلسەفەی پێشڕەوایەتی ئەلێرە بەدی دەکرێت ئەو تەلەفۆنەکە بە ڕای گوێم جارێ خۆی پێشڕەوایەتی فەلسەفەتی زۆر گرنگ زۆر پەیوەندیدارە بە ینی دیراسات لەسەر پێشڕەو بە عەرەبی دەگوترێت تەڵیع لەسەر پێشڕەوایەتی و لەسەر سەرکردایەتی زۆر دیراساتی لێک نزیکە تەنها ئەو مؤسسانەی کە گەشە سەندون پێویستی بە پێشڕەوایەتیە بۆ نمونێسەر لە گەردوون هیچ شەک پێویستی بە پێشڕەوایەتی لەبەرەوەی حرەکە دائیریە ئەو حرەکەی مەفتوحە کراوەیە یعنی لە خوارو بەرەو سەر و گەشە دەکە ئەو پێویستی بە پێشڕەوایەتی هەیە پێشڕەوایەتی معنەیەک معنی سەرکردە ینی منەسیر ئەوە هاتین ینی کات ئێستا لە قوڵایی فەلسەفە هاتینە دەرێت لە سێ ڕێگە هاتینە دەرێت هاتینە واقعات لە تەسخیر ینی سازانی گەردوون لە پێشڕەوایەتی لە پرسی تەتەور و گەشە سەندن لە هەر سێکیان هاتینە دەرێت هاتین وەکوبرێ لە دەریاچەی مەفهومی سەرکردایەتیمان کردە ئەسەنەوە بابەتانە ڕاستی بە چەند دەقەیەک نەمان دەتوانی بینە دەرێت بەڵام لەبەرەوەی ماوەکەوازم 35 دقە دیاری کرایە بۆی لەو بابەتەی بینە دەرێت ئێستا کاتە کۆمەلگا سەرکردەی پێویستە مەفهومی سەرکردە لە تاریخدا لەگە واقعی ئێستا زۆر لێک جودایە لە تاریخدا زیاتر سەرکردە بەتەڵ بووە زۆر باسیەوەی کرایە ئەرێ سەرکردە اقتصاد دروستی دەکا عەزەڵات دروستی دەکا گەدە دروستی دەکا جنس دروستی دەکا مەدرسەکان لێکجیان لەو بابەتەی زۆر کارلی پیاوێکی زۆر مفەکرە وتی ئەبتاڵ تاریخ دروست دەکا پاڵەوانەکان هۆی لە تاریخدا تاڕادەیەک ئەو قسە ڕاستە بەس لە بۆ ئێستا ناگونجێت چکە حرەکەی تاریخ یان بابرین گەشە سەندنی مێژوو وایە لە عامیلەکان لە ماسوولکەوە لە بۆ عەقڵ دێن یان لە هەستەوە لە بۆ عەقڵ دێن ڕاستە ئەو سەردەمانێک شەڕ و یەکلاکردنەوە عەزەڵاتی پێویست بووە قووە پاڵەوان ئەو قائیدی شەڕوە کابرایەکی زەعیفی یەکی وەکی لنکۆڵنیان پیاوەکی زەعیفی وەکی ڕئیسەکانی ئەمریکای یان جاروێ ڕئیسی ئیسرائیلە یان جاروێ سەر وەزیرانی بەرکرد زۆر لاواز و ئەوەی ئێستا کەچی ئەو گورزە گەورانەشی هەیە ئەوە سەردەمانێک وایە ئەوە بۆی نەدەکرا کارلی لەوەی ڕاستی گوتیە سەردەمانێک پێویستی بە عەزەڵات گەورەی بە قووەتی هەبوو ئێستا تەوجیهاتی عەقڵیە پێویستی بۆی نییە شمشێری ڕاوەشینی پێویستی بۆی نییە لە جێی خۆی دانیشتووە پلاکەکە بە قەرارەک وەدەنێت بە پلاکەکی سەربازی وەدەنێت ئەوە ئافرەتە پیاوە زەعیفە بە قەڵەوە بە قووەتە زۆر گرنگ نییە یان تەنزیرێک دەکات تەنزیرێکی عەقلی ئەو تەنزیرە چ ئافرەتێک بیکە پیاوێکی زۆر بە قووەت بیکە چ یەکی زۆر بێ لاواز بیکە کاتە سەردەمی دروستبوونی سەرکردایەتی گۆڕاوە جاران على الأكثر يعني كرة إمبراطور وكرة رئيس وأنا دبابي وراثيبي
ڕائهێنانی لە بۆ دەکرا کە بەتەڵک دەرچی و جێی باوکی بگرتەوە جێ ئیمپراتۆرەکەی بکرد ئێستا گۆڕایە مؤسسات دەوری زیاترە کاتە لە مێژوودا تاریخ و فەرد و پاڵەوان دەوری زۆر بووە ئاگامان لێری ئەو گرنگە ئێستا لە بۆ ئێوە گرنجێکی زۆر تایبێت ئەگە بتێ ببیە پیادە بەو شێوازەی تاریخی نابی بە ئێستا کەواتە ئێستا ئەمە هاتینە سەر پرسیارەکی زۆر زۆر گرنگ پرسیاری ئەوەی کە چۆن دەبێت سەرکردە ڕەنگە بە بچووکتریش بکەینەوە بینە سەر کوردستانی خۆمان کۆمەڵگەی ئێمە ئێوە گەنجان لە ئێستاوە تەماکو هەموو شەر نابیتە سەرکردە وەکو ئەفلاتون و ئەڕستۆ دابەشیان کردی چۆن وڵە فارابیش ئەوی دابش کرد چۆن جسمی ئینسان عاقڵ هەیە گوێ هەیە هەست هەیە مەعیدە هەیە دەست و قاچشەیە هەندێکیان حەساوەترن هەندێکیان زۆر بەجوولە و ماندووتر کۆمەڵگەش وایە هەر دەبی واوی دەبی بەشەکەبی منەزیر و سەرکردە و مووەجێ بەشە چەبی ناوەڕاست بەشە چێبی لە ئاخیری کۆمەڵگەی ئەی پێدەوتە ئەوە ئیشکەر و جوندی و کرێکار و هەرچی ئەوانەی ناولێ دەبین بۆیە گرنگە ئێستا بیر لەوە بکەینەوە لە ئێوە ینی ئێوە چۆن ڕێگەی ئەو ڕێگەی دەگرن کە سەرکردێکی درستە شەرچی نییە تو ئیلا سەرکردەی یەکەم خۆشە ئەتوو ئەو تمۆحەتەبی منافسەی ئەوی بکەیت بەڵام ئەوە بە قسە و بە قەرار نابی بە حەسوودیش نابێت و ینی حەسوودیت بۆی پێ کێکەشکە لە تو ئازاترە لەوی دەی و لەوی دەی لێ و لە بۆ ئەوی نەخێت ڕێچکە گرتنی بەرەو سەرکردایەتی ئێستایان دروستبوونی سەرکردایەتی ئێستا ئەو هەنیە بۆ شێوازەی تایبەتی ئێمە باس لە تەجروبەی کوردستان دەکەین کە ئێستا فەراغێکی گەورە هەیە واضح دیارەکە ئەزمموی کوردستان زۆر سەرکەوتون و بەچەندە بابەتەکەمان فەلسەفیە زۆر مەبەستم سیاسی نییە لەو مۆزوعی مەبەستم ئەوەیە کە ئێوە ئاگادار بن چیتان لە پێشە کاتە فەراغێکی سەرکردایەتی زۆر هەیە لە کوردستان ئەوەی ئێستا کە سەرکردایەتی حیزب دەکە سەرکردایەتی حکومەت دەکات سەرکردایەتی کوردستان دەکات سەرکردایەتی کۆمەڵگە دەکات موقەتە چونکە جا ینی وەکو بری مخالفی واقعی کۆمەڵگەی ئێستای جیهانە مخالفی واقعی تاریخیە مخالفی دەقی دینیە مخالفی ئەزمونەکانیشە وەیە ئەوە نامینی ئێستا ئێوە خۆتان حازرکەن گرنگە این لە ئێستاوە تاخیریشی ئەسڵەن چکە و گۆڕانکاریە کە هات دەبینیت خۆت حازر نەکرێت هەر هاوارت کردیان ینی خۆت ماندوو نەکردێت بوون بەسەرکردا ئەوهانیە یعنی توبری وڵایم بە ئیسراحەت و سبەینە سعات 10 و 12 هەستم و هیچ مانتی نەبووم و ئەزیەت نەخۆم و هەوراز و نشێ و شتێکی نەبین و بوشم ببوون بەسەرکرد خۆ دەکرێت و کوژیانە چی تەبیعی ئەگە ئەو تمۆحەت نەبی لەبۆ خۆت هەستی و دانیشی و نانی بخۆی و بنووی و وەکو ئینسانێکی تەبیعی ئەتیادی دەڕۆی 7 ملیار ئینسان هەیە و لە تاریخیشدا نە ناوت دەبی نە لە قیامەتیش ڕەنگە زۆر سەرت برن نەبی چکە ئینسان لە بۆ ئەوی نەهاتیە بە ئیسراحەت لەو دنیای دانیشی و لە هەموو شتێکیش بترسێ نا دڕبەت تاریکی بدا پێشڕەو بە سەرکردە بە لە سەرکردەی کۆمەڵک یەکەم جار سەرکردەی ماڵی خۆت بە بەرە یەکەم جار خۆت چۆن چارێک لە چێڕە دەست بێت یەکەم جار دەبی لەوەی دەست پێ بکەیت کە ویجدانت عقلت بەسەر نەفست دازاڵبی نەک پێچەوە چکە ئینسان ئەو فەلسەفە چ قوڵی کۆمەڵایەتیە سۆسیۆلۆجیە ئینسانی ئیجابی و ئینسانی سەلبی چۆنە لە معادلەک بەدەر دەکەیت ئەگەر نەفسی زاڵ بوو بەسە عقلی ئەو ئینسانێکی سەلبیە پێچەوانە ئەگە عقلی زار بوو بەسەر نەفسی ئەو ئینسانێکی ئیجابی بەس دوو معادلەی زۆر لێک جوتانە کە نەهزار بووە سە عقل بەمانە مەسلحەتی خاصاش زاڵ دەبی بەسەر مەسلحەتی عامە ئەنا خۆم هەر خۆم زاڵ دەبی بەسەر گشتیەکە
ئەنانیەتت دەبی زۆر سەلبیاتی زۆر هەروەکو کۆمەڵگەی ئێستای کوردستان تووشی ئەو دەردەبووە و واژ لێکرایە هەر ئەوانیە برین ئەوە لە خۆڕە وای لێ هاتێ ئەدی بە پێچەوانە ئەگە عەقڵ زاڵ بوو بەسەر نەفس تو ئینسانەکی ئیجابی دەردەستی مرۆڤەکی بەهاری کار و بە بەزەیی و بە مرۆڤ دۆستی و بۆی دەچی کە مەسلحەتی عامەت زاڵە بەسەر مەسلحەتی خاص ئەنا خۆم زۆر زاڵ نییە لە مەوزوعەکان لە مەعادلەکان لە هەنگاوەکان ئینسانێکی عەقڵانی دەردەچی بە پێچەوانەی یەکەم کە لە یەکەمدا مادەم نەفس زاڵوەجە نەفسەکە لە ناو نەفسیش جنس زاڵ بوو ماڵ زاڵ بوو حب الظهور زاڵ چێ زاڵ بوو ئەو ڕاددەکێشی عەقڵەکەش لە پێناوی هەندێ بەکاردەی بۆیە تاریخەتی زیگزاتی ناشیرنت خواروکێت لە بۆ دروستە بە جێرەی متەطەلەباتی جنس ئەتوو تاریخت لە بۆ دروستە یان بە جێرەی متەطەلەباتی ئیقتصادی و ماڵداری و سامان و پولەچی تاریخت لە بۆ دروستە بەڵام بە پێچەوانەوە ئەگە عەقڵ زاڵ بوو تاریخێکی زۆر ئیجابی لە بۆ زاڵ دەبی زۆر مستەحیلە سەرکردەی ڕاستەقینە لە معادلەی یەکەم دروستبی کە نەفس زارە بەساڵ و ئەگەر دروستیش بوو سەرکردەیەکی کارەساتی پڕ لە قەیرانی دیکتاتۆر دروستەکە ئاگەتان لێ بە سەرکردەیەکی بە خزمەتی کوورێ کارێزمی سەرکردی کاریزمی پێویستی بە قرار نییە برێ ئەرێ لە دەبی ئەم بمە مەرجە ئیلام دەبمە سەر نە لە ناو دڵەکان تێ بوویتە قەراری ناوێ هێزی ناوێ زیندانی ناوێ ئەوە سەرکردایەتی کاریزمیە عادەتەن لەوانەیە کە عەقڵ زاڵە بەسەر ناچێت ئەوەش چۆن یعنی کەواتە و با بڵێن مەرجەکانی دروستبوونی سەرکردایەتی کە ئەوە زۆر گرنگە لە بۆ ئێوە ینی ئەوەیە تو خۆنەویستبی گشت ویستبی دیوی دەرەوە دیوی ناوەت یەکبی منەزیربی ڕوئیای دووەلی هەبی دەوی دووربین بی پوڵبین بی لە هەر هەنگایەکدا ئەنجامەکانت لێکداریتەوە و فکری استراتیجی هەبی ئەوی پێی دەگوترێ ئیدارەتە الصراع یان نەخشە و پلانی استراتیجی نەخشە و پلانی استراتیجی ڕەنگە ئەوانی ترتان ڕەنگە استراتیجی و قوڵ بینی و دوور بینی و هەمە لایەن بینی یان بە پێچەوانەکەی نابی یەکلا بینی بی نابی سەتحی بی نابی یەک لای لێک بدەیەوە لە هەنگاوی نەتیجەکانت ئەوانە ڕەنگە باسی کرێت بەس پرسی بۆ نمونە ئەو پێی دەبێترێت پرسی ڕوئیا خوێندنەوەی واقع ئەوەنە بڕک ڕەنگە هەڵوەستەچی دێ هەڵوەستەچی بەخێرەکان چەند وەختەکەش زۆر کەممایە ینی ئەتو دەبی برین واقع عینەکی وەرە شەرق لە ئەوسەد وەرەگری ئەتو لە شەرق لە ئەوسەد دەزانی خوێندنەوەکی دەقیقت لە بۆ واقعەکەی لێ دەزانی ئەو واقعە گۆڕانکاریە بەرەو چێ ئەو عامیلانەی کاریگەرن عامیلە خارجەکان و داخلیەکان لە چێنە سەوابت و متەغیری لە چێە لە هەموو ئەوانە ئیتیجاهی گۆڕانی ئەو واقعی لەبۆت بەردەر دەکەی بەرەوکاندا بەڵام ڕەنگە و ئیتیجاها تاو لە ساڵحی تو نەبی کاتە تو ئیش لە ساو ئیتیجاهاتەکەی کە بەس لە ساڵحی تو دەڕۆ ئەوە پێی دەگوترێت ڕوئیا ئەو پێی دەگوترێت دووربینی و پێی دەگوترێت زانست لە ئیدارەی الصراع کە عیلمێک زۆر زۆر بەقووەتە ئەجا تو دەبی ڕوئیای دووەلی تەبی بزانانی مەسەڵەن بۆ من ئێمە لە کوردستانی بۆن منە تو دەتەوێت وەکو پیادەیەک دەتەوێت هەنگاوەکی ئەمریکی بخینیوە بزانی ئەو هەنگاوە یان ئەتوو دەتەوێت هەنگاوە بنی توێت چەنددا ئیستدام نەکە لەگەر دۆلە گەورەکان تو ناتوانانی پیادەی حەکیم ئەوەیە وا بۆن منە ئێمە ئێستا لە کوردستان ڕێفراندۆممان کرد چەند حەق بوو بەڵام ئیستدامی دەکرد لەگەر هێزە ئیقلیمیەکان و هێزە دەولیەکان هەمووی بۆی هەموو دنیا دژی وەستا جانە لەبەرچی پێم ئەمە پیسمان بە ڕوئیا هەیە کە پیادەک لە بۆ
کوردستان وەکو شوێرەکە لە ناو ئەلغام و ڕێیەکی زۆر ناخۆش بڕات دەبیت زۆر بەتوانی سایەکێک کرد ئەگەنا تووشی ئەلغام دەبیت تووشی هەڵدێ دەبیت تووشی چەقین دەبیت ئەوانە هەموو فەلسەفەی بوونە بە قیادە بە تایبەتی پرسی ڕوئیا دەبی شارەزایی هەبی لە سیاسەی دەولی لە قانونی دووەلی دەبی شارەزایی هەبی یان خوێنەوە هەبی لە بۆ وەکبری وێنە کێشانی وەزارەتە خارجیەکان دەبی بزانێ ببوون منەتوێت لە سیاسەتی خارجی ئەمریکی بکەیت لە 5 سەرچاوان ڕسمی سیاسی خارجی دەکەیت مەجلیسی ئەمنی قەومی نیە زنەی ئەمنی قەومی لە کۆنگرس لە ڕیاسەتە لە وەزارەتی خارج و ئاخر شتیش لە تینک تانکەکانە زۆر مهمە ئەوێت کە ئێستا خاستن دروستبوونی قرار لە وەزارەتی خارجی لە سەدەی 20 زۆر جیایە لەگە سەدەی 20 لە سەدەی 20 مخابرات زۆر دەوریە بوو لە ڕسمی سیاسی خارجی لە سەدەی 21 تینک تانک دەوری تینک تانک مەبەستم توێژینەوە ئەساسیەکانە بۆن منە ڕاندا فۆرن ریلیشنە بڕکنزە ئەوانە زۆر گرنگە تو دیڕاساتی ئەوانە بکەیت چکە لێ تێ دەکەیت لە 5 سەرچاوەکەی تریش دەکەیت کاتە دەزانی سیاسی خارجی ئەمریکی گشتی چۆنە واگەهاتی شەرق الأوسط دەزانی مثلا 3 مەشروعی ئەمریکا هەیە لە بۆ چاکسازی شەرق الأوسط لە ڕێ ئەو چاکسازی لە سیاست شەرق الأوسط چی دەکەیت بۆن کە هاتی عێراق دەبینی ئیتفاقیەکی ئەمنی هەیە دەبینی تقریر بێکەر هاڵمتۆن هەیە کاتە لە سیاست خارجی ئەمریکی دەکەیت لە هەیە لە بۆ کوردستانیش تێ دەکەیت ئەوە ئەگە ئەوەت هەبوو ئەتوو کەواتە لای دەکت پێە لە شەوەڕێ دەڕۆی پێشڕەوایەتی کۆمەلگەکەت پێ دەکرێت ها ئەوە لێ ڕاقیادەی حەچی دروست بوو دەتوانی کۆ بڕیار بدەیت متەڕەدید نابی ئەو قەرارێک بدەیت سبەی قەرارێکی پێچوانت بێت ڕوئیات هەیە دووربینیت هەیە ئەوە تۆزێک لەسەر ئەوەی وەستان دەمێ لە کۆتاییدا چونکە 3 دقەم مایە ئەگە غەڵەت نەبم ئەوتر بەجی دێرین لە بۆ پرسیار نازانم پرسیارەکانیش بەدەنگە یان بە ئەوە دەکرێت بە کۆمنت دەکرێت هەر لایەکی بیمیم و من جوابی هەموو پرسیارەکانتان دەدەمەوە ئەوەیە ئێستا لە کوردستان پێویستمان بە فۆرمێکی نوێی دەکرێت چکە ئەو قیادی ئێستا قیاداتی سەدەی 20 هەرچەندە ئەوانە هەموو دەوری باشیان دیتە کاتی خۆی سەرکردایەتی شۆڕشیان کرد شۆڕشیان هەڵستان تۆ وەکوبرێت کۆمەڵگی کوردی دەویست سوپاسیان کرد بەڵام بۆ ئێستا کەمتر دەست دەدەن سەرکردایەتی ئێستا زۆر جودایە لە سەرکردایەتی سەدەی 20 یەک لە قەیرانەکانی دروستبوونی سەرکردایەتی ئێستا ئەوەیە کە کۆمەڵگەی کوردی لە سەدەی 21 توانای ئینتاجی سەرکردەی نوێ نییە ئەوە یەک لە ئەزمەکانە بەڵام هەتا ئەو فۆرمە سەرکردایەتی ئێستا هەبی کۆمەڵگەی کوردی و هەرێمی کوردستانیش بە پێش ناکەیت ئێستا هەموو ئیشەکان هاتی سەر ئەرێ موچەدەبیان نابێت ئەدی تعلیم ئەدی تجارەت ئەدی معمل ئەدی حەزارەت ئەدی تەکنۆلۆجیا ئەی کۆمەڵگەی کوردی هەر چاوەڕێی موچەی بکاو سوپا لەسەر سوپای خەریجیش تەخەڕج دەکا و بێ ئیش دانیشی کارە ساتە ئەوزۆر کەواتە کاتی ئەوەی چکە ئەگە کێشە ئێستا ئەوڕۆ سەرکردەی گەوری کورد باسی لەوەی کرد کە گوتی بریان نەفتمان نەبایە بزانە گەیشتە ئەو ڕادەی هەموو دنیا ینی مەمنونە لە نیعمەتەکانی خوای کە نەفتی هەبی ئەڵماسی هەبی زێڕی هەبی کبریتی هەبی غازی هەبی لە کوردستان چونکە ئیدارەکەەوەندە خراپە دوعای دەکە ئەو نیعمەتە خوایە وەکوری کوفر بە نیعمەتی خوای كفر ما بستم كافر بنية كفر يعني داپۆشی كفر بە نیعمەتی خواییە کە ئیدارەی ئەوەن دەخراپە ئیدارەی سامانێکی جاهیزیشی پێ نەکرد کەچی بڕۆن لە سوێد سامان و ئینتاج لەسەر هەردێکی سوور دروست دەکەن بریا ڕێبازی سەرۆکی سەنگافورە تەن بخیندا بوایەوەکە چۆن لە وڵاتێکی هیچ و بریشک ئەو سەنگافورەیان دروست کرد لە یان جەهەندەم بۆ کردیانە باش بەڵام ئیداری ئێمە چکە نەشارزایە کوردستان بەهەشتە بوویتە جەهەنەم ئێستا جەهەندەمە ئێستا کە خەڵک لی دەڕوا لی هەردێ خۆی بە بەحرەی دادەدا هەر پێی باشترە
وی وەختی داهاتێ ئێوە سەرکردە بن زۆر سەرکردە بن بە ڕوئیای بەقووەت بە معنای پێشڕەوایەتی بە تێگەیشتن لە گەردوون بە تێگەیشتن لە کۆمەڵگەی دووەلی ئیشێکی ئاسانش هەیە ینی لە بۆ گۆڕانکاریەکە ئەوەیە تو تەنها ئیش ئەو قسەی ئەخیرمان کە نەخشە ڕێگەکە بۆ گۆڕانکاری لە کوردستان و دروستبوونی فۆرمێکی نوێ لە سەرکردایەتی کە بەو مواصفەتەی کردیمان ئەوش ئەوەیە ئەمە تەنها ئیشی و کاری خۆمان لەگە ئەهلی فەساد لێک جیاکەینەوە لەگە ئەهلی زوڵم لێک جوداکەین مازلوم بەس یارمەتی زاڵم نەدا ئەنی چیتر بۆی هەر نەخەڵتێن بین ئێمە وڵای لە ناو یەک کەشتی کەشتیوی جودایە ئاو هیچ شتێکی لەگەرەمە تێکرد ناکاتەوە یەک زەڕە ویژدانی بەرامبەر فەقیر و هەژار و ئەو تەبەقەی نییە کە ئێمە تێیداینە یەک زەڕە ویژدانی نیە ئەو با خزمەتی تەبەقەی خۆی بکە کە 15 تقریبن پێکدەین بەڵام 1970 داهاتی کوردستان دەخوا هەرچی ئێمەینە تەبەقەی فەقیر و هەژار و هەموو پێکەوە نزیکەی 1970 تەنها 15 داهاتی کوردستان نوێت ئەوە ناعەدالەتەیە ئەو کاتەمە لێک جوداینە ئەو با سواری پاپۆری خۆی بووی بڕوە ئەمەش سواری پاپۆری خۆمان بین و سەرکردی خۆمان دروستکەین و حکوومەتی خۆمان دروستکەین و وڵاتی خۆمان دروستکەین لەسەر ئەساسی عەدالەت نەک لەسەر ئەساسی فەسادی و زوڵم ئەوە مەدخەلی گۆڕانکاریە لە کوردستان دەستەکانتان خۆش بی ئەمێن یەک دەقەم زیاتر قسە و گفتوگۆ کرد لەسەر فەلسەفەی سەرکردایەتی و تەکوینی سەرکردە هینا مامۆستا کوردستانیش دەستان خۆش بی ئێستا من جێ لە پرسیارەکان ڕادەگرم ڕاستی پێم نەگوترا پرسیارەکان چۆن دێتە پێش ئەگەر لە کۆمنتەکان بی ئێستا کۆمنتەکان دەخینەوە دەستان خۆش بی سوپاس دەکەم ئەوانەی دەستخۆشیان کردێ زۆر سوپاسیان دەکەم بەس تەنها ئەگە پرسیار بوو زۆر دەستیان خۆشیان کردێن بەڵام دێمە سەر پرسیار ڕاهبەر مامۆستا ڕاهبەر پرسیاری ئەوەی میکانیزمەکە چییە و چۆنەوە پێین عەقڵ و ڕۆح زاڵ بێت بەسەر نەفس و غەریزە هۆی ئەوە زۆر گرنگەوە مخبری بابەتێکی زۆری دەوێت ئەم لە مەوسوعی جوودی بەشی یەکەم ئەو میکانیزمم زۆر بەوردی باس کردێت چۆن ئینسان توانەوە عیلاقەی بە وەکبری کاری دەوڵەتە کاری کۆمەڵگەیە کاری مامۆستایانی ئاینیە کاری تەعلیمە کاری پەروەردەیە کاری هەتا زیندانی شەکە ناویلێنرایە چاکسازی بیل ئەوە هەم بە تایبەتی واجیباتی ئاینی چونکە ئەمە لە کۆتاییدا دەمانوێت ڕەقیبێک لە ناخی مرۆڤ دروستکرد ئەگەر چاوی پۆلیس چاوی یاسا هەڕەشەی زیندانیشی لەسەر نەبوو تاریکستان بوو کە تاوانێک دێتە پێش ڕەقیبێک لە ناو ناخیدا ڕێگری لێ نەگرێت ئەو تاوانە بکە نەک یاسا ڕێگری بەداخەوە کۆمەڵگەی غەربی زۆر پێشکەوتونە لەو ناحی بەڵام لە کۆتاییدا تەنها یاسا ڕێگرا ئەو ڕەقیبە لە ناو ناخی مرۆڤ دروست نەکرێت بە یاسا لەلایەک و بەو ڕەقیبەی ئینسان متەکامیل دەبی لەبچێت ئەوە میکانیزمێکی وەکوبرەی سەرەتاییە دەنا تەفاسیلی زۆرە فەلسەفەی دۆزینەوەی میکانیزم بۆ ئەوەی ئینسانێک لە سەلبیەوە وەرچەرخێنین بۆ ئیجادی لە ئینسانێک لە شەڕانی لە بۆ چاکسازی لە فاشیستی لە بۆ دیموکراسی لە بۆ خزمەتکردنی مرۆڤ عملیەتی معقدە بەڵام زۆر ئاسانیشە وە لە بەردەستیشماندا هەیە فەلسەفەکانی هەر چوار مەدرسە مەدرسەی لیبرال دیموکراسی مەدرسەی سۆسیال دیموکراسی مەدرسەی شیوعیەت مەدرسەی ئەین هەر چار قسەیان لەسەر ئەو مەوزوعی کردیان بە تایبەتی مەدرسەی ئاینی و مەدرسەی مارکسی زۆر بەوردی قسەیان کردێ لەسەر ئەو بابەتەی ئەو میکانیزمانە باس کرایە بەڵام هەموو ئەو فەلسەفانەی کە ناتوانن بچنە ناو ناخی مرۆڤ بەجێ دەبینێن تەنها ئەو فەلسەفەیە دەمینێتەوە کە دەتوانی بستە قوڵایی مرۆڤ ڕەقیبێک چاودێرێک لە ناو ناخی مرۆڤ دروست بکە کە لە تاوان بیجێڕێتەوە ئەوە وەڵامی ئەو پرسیارە خوشکە مێریاس عەزیز دوو پرسیارم هەیە دەرێ ئەگەر بکرێ بیخەنە بەرنامە و وەڵام بۆ وەرکنەوە بەڵکو دواتر بەرنامەکە ببینەوە دیارە بەخۆی پرسیارەکەی کردێ بەڵام ئیشی هەبوو ڕۆیە نەزم میموێ پرسیارەکانی لە بۆ دەخینەوە یەکەم هەردوو ڕەوانشاد جەنابی مام جەلال و کاک نوێژەر دوو سەرکردەی زۆر سیاسی و فکری
کردی و حەچیم بوو بۆچی نەیانتوانی کوردستان و کۆمەڵگە لەو چێژاوە پیسە ڕزگار بکەن کە ئێستا تێکەوتووە تەمانەوە ڕاست دەکات دوو سەرکردی هەموو سەرکردەکانی کورد لە کات و ساتی خۆیان دەوری گرنجیان هەبووە شۆڕشیان بە تایبەتی ئەو دوی شکە میریای باسی دەکا ڕاستی دەوریان زۆریان بووە بەڵام سەرکردەی حەکیم یعنی ئەمە هەوەنتە نییە کە باز لە غاندی دەکرێت باز لە لینکۆنڵ دەکرێت باز لە چەرچل دەکرێت باز لە ماندێلا دەکرێت هەوەنتە نییە ئەوە هەم زروفك لە بۆی هاتی هەم بەخۆی زۆر زۆر شارەزا بووە هەرسی ئەو دووە لە کوردستان ڕاستی دابەشی کوردستان هەبووە کوردستان دەوڵەت نەبووە خۆشیان ئەو مەدرسەی سەر پێبووینە زۆر دەقیق نەبووە ئەو یەک لە هۆکارەکانی زیاتی ئەوانە ئێستاش ئەو دەبتە دەرز ئەو پرسیار ئێستا ئەمە سەرکردەکانمان زۆری نەماون کەمەکمان سەرکردە ماون مثلا دکتۆر قاسمەوە کە سەرکردەی زۆر گەورە بوو شەهید کرا و تیرۆر کرا مەلا مستفای ڕەحمەتی وەفاتی کرد مام جەلال وەفاتی کرد کاک نەوشەروان وەفاتی کرد یعنی زۆر سەرکردەمان نەمایە عەبدوڵڵا ئۆجەلان کە سەرکردە و مینەسیرەکە وا لە زیندانیدایە یعنی کەمە سەرکردەکمان مایە دەرز لە بۆ ئەوان یەک دەبی خۆنەویست بن دەبی بە یەک چاو تەمەشای ئەو میلەتەی بکەن فەرق لە بینی کوڕ و خۆی و برازای خۆی و حیزبی خۆی و خەڵکیتر نەکە ئەوها دەبتە سەرکردە ئەوجە دوایە دەبی دووربین بی ڕوئیای هەبی و دەبی سەر بەو مەدرسەی بی کە باسمان کرد ڕوودەستا تووڵایی ناخی مرۆڤ لە کوردستان ئەوە دەبتە سەرکردە ئەوە دەرسەکە لە بۆوان ئەوانەی کە ماون دەبی زۆر زۆر ئاگدار بن دەرز وەرگن چۆن شێخ عەبدولسەلام و شێخ سەعید و شێخ عوبێدەڵڵا و شێخ عەبدولقادر و شێخ ڕەزا و تا دەگاتە شێخ مەحموود و مەلا مەسەعید چۆن بوونە کاریزمان بەو شێوەی ئێستا کە هەیە ئەو هەموو ماڵ و سامانەی ئەو میلەتەی ببەی تەنها خۆت و دائیرەی بچووکت بێت چۆن دەبێت سەرکردە ئەوە دەرسە لە بۆ ئەوە بەشیە بەشی دوێمی پرسیاری خوشکە مێریای ئایا ئێستا لە کوردستان بە تایبەتی باش سەرکردەی سیاسی وە هەیە کە جێی متمانە بێت ئەگەر هەیە بۆچی دەرناکەوێت وەگەر هەیە ئایا دەتوانێت پێشەنگایەکی کرد زۆر جوانە ئەو سوالەکە کە کەس نییە لی دەربچی کە ڕاستی قەیرانێکی زۆر هەیە لە وەڵامی ئەو پرسیارێک مەجموعەک سەرکردەی تەقلیدی هەیە ئەوانیش ڕاستی خەریکی خۆ دەوڵەمەندکردن و خەریکی دائیرەی بچووکن حتا لە ناو حیزبەکەی خۆشی خەریکی هەموو حیزبەکەی نییە دائیرەی بچووکیان دەوێت لە ناو حیزب هەتاخوا زۆربەی سەرکردایەتیەکان بەرەو سەرکردایەتی عائیلە بوون چوونە لەوەش کەواتە ئەمە لەوەی باسمان کرد کە ئەمانە ئێستا کەوتونە ناو دائیرەی کە 115 خەڵکی کوردستان پێکرین 185ەکەیان واز لێهینایە ئەوان کاتە سوالەکەی خوشکمێری ئەوەیە ئەو 115 کە ئەمە نۆمەنە ئەهلی فەساد ئەهلی زوڵم ئەهلی جەهل هەرچی ناوی لێدەنێ ئەوە لە بۆ خۆیان سەرکردەی خۆیان هەیە حکومەتی خۆیان هەیە ئیداری خۆیان هەیە بەڵام لە بۆ 185ەکەی کە جیایە لەو 115 ئەو پرسیارەکەی وێ تا ئێستا سەرکردەی وازح لەو دەمەی نییە بۆیە لە ئەزمەدان لە قەیراندایەوە لە بە هەندێک گۆڕانکاری نادی لە کوردستان زۆر سوپاس دەکەم شکە مێریای وەقتەکەش تەواو بوو وازم پرسیاریان ئەمن نایبینم پرسیاریش تەواو بوو دەستەکانتان خۆش بی زۆر سوپاس دەبەوە گوێگرتنتان و بەخواتان دەستپێرم خواحافیزتان بی